بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێ بینەرانی بەڕێز و خۆشەویست. دوای نزیکەی 3 مانگ لە ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق تاوەکو ئێستا سۆی پێکێنانی حکوومەتی نوێی عێراق دیار نییە. بە پێی زانیاریەکانیش ئەمریکیەکان پێشنیازیان کردووە لە حاڵەتی ڕێگنەکەوتنی لایەنەکان حکوومەتێکی کاتی لە عێراق پێک بهێنرێت. بە میوانداری بەڕێز مەسعود عەبدولخالق سەرۆکی دەستگای ستاندارد بۆ توێژنەوە ڕاگەیان لە شاری هەولێرەوە تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتەی دەبینێ. دوای نزیکەی 3 مانگ لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق تاوەکو ئێستا سۆی پێکهێنانی حکوومەتی نوێ دیار نییە. بەهۆی ئەو تەزویرەی لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ڕوویدا، ناکۆشی گەورە کەوتۆتە ناو هێزە سیاسیەکان و بەهۆیەوە تاوەکو ئێستا نەتوانراوە گەورەترین کوتلە بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ دروست بکرێت و ئەنجامەکانی هەڵبژاردننیش تا ئێستا پەسەند نەکراون. هاوکات خۆپیشاندانەکانی باشووری عێراقی شوای کرد گفتوگۆکانی پێکهێنانی حکوومەتی نوێ بوەسن و هیچ دانوستانێکی فەرمی لە نێولایەنەکاندا نەماوە. بە پێی زانیاریەکانیش هەریەکە لە ئێران و ئەمریکا فشارەکانی خۆیان دەست پێ کردووە بۆ ئەوەی حکوومەتی داهاتووی عێراق لە بەرژەوەندی خۆیان پێک بهێنرێت. لە چەند ڕۆژی ڕابردووشدا برێت مەگۆرگ نوێنەری سەرۆکی ئەمریکا لە هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش لەگەڵ چەند بەرپرسێکی هەرێم کۆبۆتەوە. بە پێی زانیاریەکان نوێنەرەکەی سەرۆکی ئەمریکا دەربارەی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق وتوویەتی ئەگەر لایەنەکان نەگەنە ڕێکەوتن چارەسەر پێکهێنانی حکوومەتی کاتیە بە سەرۆکایەتی حەیدەر عەبادی. برێت مەگۆرگ ئاماژەی بۆش کردووە بەهۆی ئەو باردۆخی ئێستا لە ناوچەکەدا هەیە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کاری لە پێشینە نییە و دەکرێت دوا بخرێت بۆ مانگی 12 و لەگەڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەنجام بدرێت. لە حاڵەتی ڕێکنەکەوتنی لایەنەکان بۆ پێکهێنانی کابینەی نوێ و خواستی ئەمریکا بۆ پێکهێنانی حکوومەتێکی کاتی لە کاتێکدا پێشتریش ئەمریکیەکان پشگیری خوان بۆ پێشنیازەکەی ئایاد عەلاوی سەبارەت بە پێکهێنانی حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی دەربڕیوە. هەرچی ئێرانیشە ڕۆڵی سەرەکی دەبینێت لە پێکهێنانی حکوومەتی عێراق و بە پێی زانیاریەکانەوان لەگەڵ پێکهێنانی حکوومەتی کاتینین و دەیانەوێت لەسەر بنەمای ئەنجامەکانی هەڵبژاردننی 12 ئایار کابینەکە پێک بهێنرێت. لەلایەکی ترەوە دوای سەرهەڵدانی خۆپیشاندانەکان لە باشوور و ناوەڕاستی عێراق هەینی ڕابردوو عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکان وێڕای داوای جێبەجێکردنی داواکاریەکانی خۆپیشاندەران داوای کرد پەلە بکرێت لە پێکهێنانی حکوومەتی عێراق. ڕۆژی 12 ئایاری ئەم ساڵ هەڵبژاردننی خولی چوارەمی پەرلەمانی عێراق بەڕێوەچوو. هەڵبژاردنەکەش زۆرترین تەزویری تێدا ئەنجام درا و بە خراپترین هەڵبژاردن لە دوای ڕوخانی ڕژێم دێتە ژمارکردن. هەرەمەش وای کردووە دوای نزیکەی 90 ڕۆژ لە هەڵبژاردنەکە نەتوانراوە کابینەی نوێ پێک بهێنرێت. سڵاوتان لەبێت بەڕێزان. مامۆستا مەسعود زۆر سوپاس بۆ بەژاریتان لە بەرنامەکەماندا. بەر لەوەی کە بچینە سەر هۆکاری پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق دوای 3 مانگ لە ئەنجامدانی هەڵبژاردن حەز دەکەم لەوە دەست پێ بکەین ئەمڕۆ 2 ئاب ساڵیادی هێرشی سەدامە بۆ سەرکوێت لە ساڵی 1990. ئەم ڕووداوە هیچ پەیوەندێکی بە بارودۆخی ئێستای ناوخۆی عێراق یاخود کاریگەری لەسەر دۆخی ئێستا هەیە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان. هەڵبەتە ئەو یادە زۆر گرنگە بەداخەوە، هەروەکو حیزبی بەعەز ئەوڕۆ بەخۆشی یادی نەکردەوە لەبەرەوەی نەبووە جێی شانازی. هەرێمی کوردستانی زۆر بە ئاگانیە کە ئەوڕۆ یادەکی گرنگە کە سەدام حوسێن لە ئەنجامی زوڵمی و زۆری و تەکەبوری خۆی تووشی هەڵەیەکی زۆر گەورە کرد کە کۆتایی زاڵمەکان زۆر جار هەیە بەو شێوازەیە کە ئەو کاتە بوو جەیشی عێراقی هێرشی کردە سەرکوێت و داگیری کردوای زانی وەکو کوردستان ئەوە لە بۆی دەستە سەری کە ئەوە زوڵم و زۆڕی ئەو کاتی لە کوردستان دەکرد. تەمان هەر کوردستان ئەو کاتی زۆر لە بارودۆخەکی ناخۆشدا بوو، هەمووی لە 80 تا 90 کیلۆمەتر دووجا کۆکرا بوونەوە لە بۆ ئەگەرێکی زۆر مەترسیدارتر کە ئەو کاتی وڵاتانی خەلیج و کوێت پشتیوانی عێراقیان کرد لە ئەنفالەکان و شۆڕشی کورد و گوندەکان و ئاوەدانی لە کوردستان تقریبا نەما، ئومێد زۆر کەم بوو. ئەو ڕۆژە 2 مانگ کە ئەو هێرشەی کرد وەکو بێت لە ناکاو خوای گەورە دەرگاکانی بەسەر هەرێمی کوردستاندا کردەوە. یعنی لە کۆتاییدا دەستێکی زۆر ئەمین و شارەزان نەبوو
ئەو دەرفەتە گەورەی کە لە دوی ئابی ساڵی 1990 تا ئێستا ساڵی 2010 هەرێمی کوردستانی بکەیتە دەستی بۆ ئەوەی وەکو میلەتانی تر بە دەوڵەتی ڕابینێ. بەڕاستی ڕۆژی دوی ئاب ئەوەی بوو کە کوردستان دەرفەتەکە وەرگری و تا ئێستا یادی دەبابی هەتا 15 ساڵ یادی دەوڵەتی کوردستانیمان کردبایە مستحقی ئەوە بوو. بەڵام ئێستا دەبینین لە ساڵی 2010 هەرێمی کوردستان لە هەموو قەیراندایە غەرق بە لە قەیرانی 20 میلیارد دلار 30 میلیارد دلار قەرزارە موچەی پێنادرێ. نەوت و ژێرخانی کوردستانی وێران کردووە، ناکۆچیەکان، دابەشیەکان، تعلیم، اقتصاد، قانون، سیاست لە کوردستان هەمووی وێرانە بە معنای کەلیمە و هیچ ئاسوویەکی ڕوونیش نییە ئێستا لە پێشمان. ینی بەڕاستی یادێکی زۆر گرنگە و پەیوەندی بە ئێستاشەوە زۆرە. چ پەیوەندێکی بەدۆخی ئێستای عێراقەوەی مەسەلەن دوی ئاب کە سەدام هێرشی کردە سەر کوێیت کە بەڕێزت بە یادێکی گرنگ بۆ کورد ناوی دەبەوە پێ دوایە دەبوایە یادی بکرێتەوە؟ وڵای هەرچی ینی بابرین شۆڕش تەبعان دەرکران هەم کەوتنە ئێران قیادەکان جم و جۆڵ زۆر کەم بووە جگە لە ینی هەندە هێزی یەکێتی نیشتیمانی بە مەفرەزە مابووە وەکو بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتی تاڕاتەیەک جم و جۆڵ هەیە بودەمە باقیەتکەی تر جم و جۆڵی نەما بوو. دوی ئاب وای کرد هەموو هێز و حیزبەکان زوندوو بنەوە کوردستان لە خنکان ڕزگار بی چکە وەزعی زۆر زۆر خراپ بوو. ئەوجە دوایی نزیکەی 65 بڕیار دەرچوو دژی عێراق کە ئەوڕۆ دوی ئابا وابزەم 3 ڕۆژ پاش دوی ئاب بڕیاری 661 دەردەچی عێراق دەکەوێت تا بەندی حەوت. ئیتر لە دوای ئەوەی وەکوبرێ بوهاری کوردی بە دەرفەتی زێڕینی کوردی دەست پێکە ئەو هەموو بڕیارە زۆربەی لە قازانجی کوردی بەڵام بە تایبەتی بڕیاری 688 و بڕیاری 986 هەر بەوەی بڕیاری 688 بوو خەتی 36 دانرا. ئیترەوە بۆ ئەساسێکی قانونی نێودەوڵەتی کە هەرێمی کوردستان لە ڕووی قانونی نێودەوڵەتی و لە ڕووی سیاسی و اقتصادیش گەشە بکە و دروست بوو. معنی هیچ دەرفەتێک نییە لەو دەرفەتەی زێڕنتر کە تو حیمایەتی دەولی تەبی لە بۆ کیانەکەی. بەڵام بەداخەوە سەرکردایەتی کورد نەشارەزا بوو نازەم یەکەم جار دەستی بە مفاوەزاتێک کرد لە ژێر سای ئەو بڕیاری 688 کە ڕووی عێراق سپیکرۆ زۆر غەڵەت بوو و دوای حەود و تەقەلایدا عێراقی لە بەندی حەوت دەرکرد هەر زۆر غەڵەت بوو و لە 2003 کە جەیشی عێراق نەما عێراق هەر نەما تەنها کوردستانێک بە حکومەتەوە بە هێزی پێشمەرگەوە بەدام و دەستگاوە مابوو. یعنی دەیتوانی لە خەتەکی باش لە حەمرین لێبدا ینی ئەوانەی نەکرد ڕاستیەکەی لە سەرەتادا دوای دوی ئاب کە ڕاپەڕین کرا تاریخی دەسەڵاتی کوردی خەریکە ناوی لێبرین تاریخی تاڵانکردنا تا ئەو ساتەش. بەڵێ بەڵام ڕەنگی کۆمەڵی خەڵک بڵێ ئەوەی کە لە مێژوو ڕوویدا بۆ نمونە کە بەرەز دوی ئابی 1990 چکارێکی پەیوەندێکی بەدۆخی ئێستاوە ڕوویدانی بۆچی گرنگە ئێمە مێژوو بخوێننەوە ینی پەندی لێوەربگرین هیچ مێژووی کارگەرێکیە لەسەر داهاتۆی کە ڕوویداوە چ لەسەر عێراق چ لەسەر هەرێم کە بەڕێز دوی ئاب بە گرنگ ناودەوێت؟ پێش ساعتێک لەوە پێش تاریخە یعنی تو ئەگەر تاریخ نەزانی ناتوانی ئێستا واقعی ئێستا بخوێنیوە کە واقعی ئێستا پێ نەخوێنراوە ناتوانی ستراتیجیەت و پلانی داهاتوو داپڕێژی ئەوە وازیحە بۆی ئەوانەی کە دەرێ لێگەڕە لە تاریخ مەخوێنەوە پوڵ مابەوە علم مەخوێنە ئەوانە ئەهلی گەندەڵکاران ئەهلی گەندەڵکار لە کوردستان زۆری عەزلەیە تعلیم ڕاوەستی مؤسسات ڕاوەستی دەستورمان نەبی یعنی بۆ 27 ساڵ دەستور نییە قانون نەبی وەتەنیەت نەبی کوردایەتی نەبی زەمیر و وجدان نەبی دادگەری ئەوە لە بووری ئەوە زۆر زۆر باشەوە واشی کردیە بۆیش کوردستان دواکەوتۆ لە بۆەوەی دواکەوتوە تا تەبەقەی گەندەڵ بتوانانی بە ئاسانی گەندەڵیەکەی خۆی بکە. ڕاستی گەندەڵی لە کوردستان وەکو شوێنی دنیا نییە گەندەڵی منهەجە یعنی لە پەراوێزی بۆکو برێی پرۆسەی ئیداری نییە بەدەستەکی لە ژێرەوە دزی بکە تاڵانی بکە نانە منهەجە یعنی طبقەی گەندەڵ لە کوردستان ناسنامە بە خەرچی دانە تو خائینی ئەتو باشی ئەتو خراپی ئەتو وەتەنینی ئەتو وەتەنی زیندانی هەیە هێزی هەیە نووسەری هەیە مامۆستای ئاینی هەیە یعنی خەڵکی زۆری هەیە بەڕاستی لە هیچ شوێنێکی دنیا طبقەی گەندەڵ و لە تاریخیشدا قەت
طبقەی گەندەل جێی شانێزینەوە جگە لە کوردستان ئەوە وایە لە هەر حیزبە دەسەڵاتدارەکان ئەگە گەندەڵی نەکە تاڵانی و دزی نەکە ئەسڵان پۆستی باشی نادەنێ و پێیان وایە فەقیر حاڵە نازانی بژی نازانی خۆی بۆیە نەقلی دەکەن لەو یعنی تووشی ئەزێت و ئازار دەبی یعنی ئەوە حالەتێکی زۆر عەجایبە لە دەسەڵاتی کوردی. بەڵێ زۆر باشە بەس ئەوەی کە بەرە جوتە 2 ئابی 1990 کە سەدامی ریشی کردە سەر کوێت دەرفەتێکی گەورە بوو بۆ کورد لە عێراق کە نەتوانرا بیقۆزێتەوە مەسەلەن چی بۆ دەرفەتە کە نەتوانرا بیقۆزێتەوە ئێستا لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بەکاری بێنێ ئەن چ دەرفە ئەو دەرفەتە زێرەنیانە چی بوون؟ خۆی باشترین دەرفەت ئەوە بوو کە لە 2 ئاب ئەو هەموو بڕیارە لە عێراق دەرچوو و بە تایبەتی حیسار چەک و خەتی 36 و گرتنی دیبلۆماسیەت لە جیهان و ڕاگرتنی وەکوبرێ عێراق کەوتە ژێر وسایە تەنها کوردستان ئیزندرا یعنی وەکوی دەست و پێی عێراق بەسرا کوردستان یعنی هەندە شت کرا بەڵام ئیشە گەورەکان کە پێویست و بکرێ بینای دەوڵەتی کوردستانی لەو کاتیەوە نەکرا ڕاستەکەی هەر ڕۆژ یەکەم کە ڕاپەڕین کرا هەموو خەڵک تووشی شۆک بوو کە دەبینن ئەوە بەڕەسمی و تاڵان دەکرێ وڵات دوایە شەهر و سەرکردەی کورد قەزیەی بێخما بەکردن و فرۆشتنەکی عەلەنی و درا ئێران و لە خەڵکەکە ینی وەزعەک دروست بوو خەڵک تووشی شۆک بوو ئیتر وەکو دەڵێم لەو کاتیەوە تاریخی دەسەڵاتی کوردی عیبارەتە لە تاریخی تاڵانکردنی کوردستان هەتا ئەو لەحزەی بۆیە ئەو دوو پرۆسەیە پێکەوە ناکرێت و بتەوێ کوردایەتی بکەی و دزی بکەی بتێ بینای دەوڵەت بکەی و تاڵان بکەی بتێ بینای حەزارەت بکەی و گەندەڵی بکەی ئەوەنە پێکەوە ناکرێ لەبەرەوە یەک لاکرا ئەیش ڕاستیەکەی ئەوی لە کوردستان کرایە کوردایەتی و بینای دەوڵەت و بینای حەزارەت نییە سێلایەکەیت کە هەڵبژێرە بۆیە دەبینین لە ماڵ و سامان کۆکردنەوە مەسئولینی کورد زۆر سەرکەوتوو بووینەوە دەیان بینی لە چ وەزعەکدانە لە هیچ شوێنێکی دنیاشتی وانە و ئەلێکزاندەر هەیەک بە ئاشرا گوتی بەرپرسانی کورد نزیکەی 116 ملیارد دۆلاریان لە دەرەوەیە ینی ئەوە بەرهەمەکەیتی بەڵام بەرهەمی وەتەنی نییە لە ڕووی دەوڵەمەندی زۆر سەرکەوتوون ماڵ و سامانێکی زۆر کۆکەنەوە ئەو میلەتای تووشی شکست بکەن وەک بڵێ تەبەقات دروست بووە خۆیان مەعائیلەیان ماڵ و منداڵیان لە شوێنی جیان ئەو میلەتەش فەقیر و هەژار لە جیان ئەوانە هەموو ڕاستەوە توانیان ئەویشان بکەن بەڵام لە بۆ وەتەنیەت هیچ شتێکیان پێ نەکرێت تەنها لە بۆ خۆیان پێیان کرا. بەڵێ بەس ئەو پند و عیبرەتانی کە هیچ پند و عیبرەتێکی تێدا بوونمە 2 ئاب لە مەسەلەی زوڵم هیچ پند و عیبرەتێکی تێدا بوو لە سەڵاتدارە؟ واللهی گەلە زۆری تێدایە حەقوێ مامۆستایانی ئاینی ئەو بەیانی جمعای وتاریان لەسەر ئەوە بی تەماشاکە نیهایەتی زوڵم لە عێراق گەیشتە چێ لە دوای ئەو هەموو زوڵمیان لە خەڵکی کرد لە حیزبەکانی تر لە میلەتانی کرد دوای هاتن زوڵمیان لە ناوە خۆش کرد دوایە زوڵم گەیشتە ناو عائیلەی و یەکتریان خوێنی یەکتریان ڕێژ بنە ماڵی سەدام حوسێن دوای ئەوەی ینی هێرشیان کردە سەر کوێت چی کرد کوێت و سعودی ئەوانە یارمەتیدەری عێراق بوون لە جەنجی ئێران عێراق و لە ئەنفالەکانی کوردستان ئەوجا بە 5 ئیتیفاقیەش کوێت و عێراق پێکەوە بەسترابوون کەچی هێرشی کرد و وای لێ کرد ئەوە ینی هەموو دەرسە ینی نیهایەتی زوڵم نهایەتی تەکەبور ئەوەیە ڕاستیەکەی تۆزە چیش ئەوەش سەفحەکە وێچووی ئەو ڕیفراندۆمەی کوردستانە ئەو کاتیش خەڵکەشی زۆر هاتن یەقەی سەدام حوسێنیان گوتیان لە کوێت بکشێوە ڕجاوتکایان لێ کرد مەوڵەتیان لە بۆ دانا بەجێ هیچ کەسی نەکرد وەک برێ عینادەکەی یعنی ڕیفراندۆمیش لە کوردستان زۆر وێچووی ئەو هەنگاوەیە کە گوتیان منەتی کەس نازانین گوتیان ئێمە هەر دەیکەین وەکە کردیان دوایە چەند تەنازولی زۆر گەوریان لە بۆ عێراق کرد لە بۆ ینی دەبینی ئێستا ئەوە 7 جارە وەفدی کوردی ئەو حیزبە دەسەڵاتدارانی ڕیفراندۆم دەچنە بەغداد لە دەرکەی بەغداد هەر بە خێراتبوونێکی واشیان نەکەن بە هەمان شێوە ئەو تەکەبوری سەدام حوسێنی ئاخیری کە شکستی هینا خێمەچیان هەردە لە سەفوان چوو لە سەفوان بە مەمنونی ئیمزای لەسەر قەراراتەکان کرد چۆن ئەوانە دوای ڕیفراندۆم چوون ئیمزایان لەسەر محکەمەی فیدرالی کرد کە ڕیفراندۆم هەڵوەشێنرایەوە زۆر ینی ئەوەکان زۆر وێک دەچی ینی لە کۆتاییدا زاڵم زۆر ترسنۆکە ینی خەڵکی کوردستان ئەو دەرسە دەبی وەربگرن پیان وەبوو سەدام حوسێن بەتەڵە و جەیشی عێراقی جەیشێکی بەقوەتە دیتەن تەنانەت 17 سعات مقاومەت پێ نەکرا هەڵات و سەدام حوسێنیش تەسلیم بوو
و ئیتفاقی سەفوانی بە هەمان شێوە لە کوردستانیش هەرچی زوڵم بکە زاڵم ترسنۆکە بەوەی نییە هەندە فەقیر و فەهژار دەگرن و ئەو دەکردن یعنی لە هەر شوێنێکی زوڵم بکرێ لە کۆتاییدا زاڵممان لە بۆ بەدیار دەکەی کە زاڵم زۆر زۆر ترسنۆکە. بەڵێ زاڵمی زۆرمان هەیە لە کوردستان کە ترسنۆکیژمە بۆ چوونیەوە. والله بەڕێی من ئەرێوەڵەگە لە زۆر یەکە دزی و تاڵاو هەر یەکەکە من لەگەر ئەنێ من باسی تەبەقەی گەندەڵ دەکەم باسی حیزب ناکەم چکە حیزبەکان ڕاستی هەتا لە شاخیش بوون ئەمی قارەمان بوون بەڵام کە هات نەشار یعنی ڕاستی ڕەنگە تەباوین هەبوو یەکەم جار هەندێک حیزب زۆر بەشداری گەندەڵیان نەکرد مقاومەیان کرد بەڵام دوای هەمووی لە گەندەڵی زۆربەی ئەوی حیزبی دەسەڵاتمە بەستم و ئێستا زوڵم و زۆرەکی یەکجار زۆر لەو میلەتەی دەکەن ینی هەم زوڵم هەم فەسادی ینی زوڵم و فەسادی تێکەر بووە ئەوەش بە تاکید سەرنجامەکەی وەکو ئەوی لە سەدام حوسێن بینمان وەکو ئەوی لە تونس لە زەین عابدین لە قەزافی لە هەرچی دەمەندی ینی ئەو جۆرە حکومانە کۆتاییەکەی ئەوەیە ئەوڕۆ ناسبەی ئەوەی کە تەمەنی زوڵمی لە کوردستان درێژ کردەوە ئەوەیە کە معارەزە یان لایەنی مەزلوم پەرتەوازەیە ینی دەبینی ئێستا ئەهلی زوڵم ئەهلی گەندەڵی لە کوردستان چەند ڕێک پێکن ئاگایان لە یەکتر هەیە درێ ئامۆزا و برای یەکترینە بەڵام معارەزە یان ئەهلی مەزلوم لە کوردستان چەند پەرتەوازن ئەگەر یەک بگرن خۆشەڕی ناوێ لە کوردستانی شەڕی ناوێ بەس یەک خستن دەوێ یەک دەستی دەوێ بەو ئەو پەرتەوازی نەبی لە کوردستان چارەسەر دەبی لەبەرەوەی کوردستان زاڵمۆکان نەک زاڵم بەڵام ئیمامی عەلی قسەی زۆر گەورەی لەسەر زاڵمۆکە کردووە دەرێ ظلم الضعيف أفشع ظلم يعني أواني كبخويا ضعيفا ظلم يجدكن أفشع الظلمة ناخوشترين ظلم خراترين ظلم لا إخوائي قورا أوانا دسلاتكيان كما أجا ظلم دكن رجل دسلاتي كردي دسلاتي ضعيفي كما لبرانبر عراق تنازل دكن جاشایەتی لە بۆ ئێران دەکەن لە بۆ تورکیا دەکەن لە بۆ نازم دەوڵەتی تر وەکو چۆن بینیمان ئەو هەموو مەلەفدارە لە بۆ عێراق کاتی خۆی ئاشکرا بوو دڵنیام ئەوها مەلەفدار لە بۆ ئێران دروستە بی مەلەفدار لە بۆ تورکیا هەیە باگۆڕانکاری بێ ئەو مەلەفانە هەموو دەخینەوە ئەم پێم وایە زۆر عیبە لە بۆ ئێمەی کورد لە بۆ ئێمەی کورد لە ناو کوردستان بە دەستی دەوڵەتی دەوروبەر بچین کوردی ئێران بکوژین کوردی تورکیا بکوژین کوردی سووریا بکوژین زۆر زۆر عیبە لە بۆ ئێمە ئەو ئیشە بکەین لە بۆ عیبتر لەوەیە کە وەزارەتی ناوخۆ تا ئێستا نەیتوانیە یەکەچیان بگری ئەو هەموو تیرۆرە دەکرێت بابیانگری چۆن هەندێک مەشهد دەبین دەیان هینە سەر تەلەڤیزیۆنی باوانەی ئەو تیرۆرانە دەکەن تیرۆری کوردی ئێران دەکەن تیرۆری کوردی باکوور دەکەن تیرۆری کوردی ڕۆژئاوا دەکەن بەدەستی مخابەراتی ئەولا قرێبیان نەسە تەلەڤیزیۆنی و ناشرینیان کەن و هەتا ئێستا کەسیان نەگرتووە ئەو زۆر زۆر عیبێک گەورە لە بۆ هەمومان چکە ئێمە ئەو پارچانەی کوردستان یارمەتی ئێمەیاندا نادی ئێمە بۆ جۆری چاکیان دێنەوە بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بەوەی کە بەرەز وتە دوی ئاب دەرفەتێکی گەورە بوو کە ڕوخە بڵێن هێرشی سەدام بۆ سەرکوێت بەڵام دوای مەسەلەن ئێستا کە 2010 دوای ئەو مێژووە زۆرە نزیکەی 30 ساڵ ئێستا کورد لە عێراق سەرکردەکانی کورد چیان بۆ کورد کرد لە عێراق چیان بەدەستێنا بۆ کورد والله ئەوەی یاندەمە دوو بەش لێک جێن کە تا شۆڕش ئەو سەرکردانە زۆر جوان بوون ناوی شۆڕش ناوی پێشمەرگە ناوی حیزب هەموو زۆر جوان بووە بەس دوای ئەوەی کە دەستیان بە تاڵان و بڕۆ کرد و هەر خۆویستی وازح دیارە ئێستا هیچ مناقەشەی ناوێ ئەوەی ئێستا دەگوزەرێ لە کوردستان بریتێ لە تاڵانکردنی ماڵی گشتێمە زۆر پێم عەجیبە جارجار حکوومەت بەیانێک دەرکە دەوێت ئێمە پارێزەری سەر و ماڵی کوردستان ڕێک ینی برەری یان تاڵانکەری سەر و ماڵی کوردستان وەرە مولکیەتی عامە لە چی کوردستان ماوە وەرە بابزانم جیلی داهاتوو یعنی کە تەمەشای دەکەی دڵت پێی دەستێتەوە لە پۆست لە عەقارات لە عەردی زراعی لە عەردی مولک لە عەردی گشتی لە نەوت لە سامان چی ما ینی معقولە تو ئێستا 20 میلیارد دۆلاریش قەرداربی تو موچەت پێ نەدرێ یعنی ئەوە ساڵانە ئەوەندە هەزار کەسە تەخەڕوج دەکات بێ ئیش من حەزەکەم نمونەک بینم چەندین کەسی شارەدار بە ڕەنگە بە سەدان هەزار شارەدار لە کوردستان بێ ئیشە بەڵام دەبینی ماڵێکی بە نمونە وەردەگری لە دەوروبەری هەولێریان لە دەوروبەری سلەیمانی دەکەسن چونکە حیزبینە هەردەیان معاش خۆرن هیچیان خوێندەواریشیان نییە
ئەو جۆرە دەسەڵات و حکومات لە هیچ شوێنێکی دنیای نەهەبووە نەهەیە نەدەبی ئەوە جاهیل بەو شێوازەی جاهیل کەس نازانین لە چ ئەساسێک حکمی وڵاتی بێت بۆیە ئەو حکومە ئەم بە پێی دەقی ئاینی بە پێی تەجروبەی تاریخی زائیلە هەروەکو ڕەنگە 2 ساڵ لەوە پێش کە باسی ئەو وەزعانە ئێستامان نەکردمان بۆ وای لێ دێ هەبوو دێگۆ کاکەوە چی ئێوە بێئومێدن کاکە خوای گەورە لە ئەهلی مفسید بێئومێدە چۆن دەبی ئەمە ئومێدمان پێ هەبی چۆن دەبی ئێمە ئومێدمان بە ئەهلی مفسید هەبی ئیسلاح بکە قەت نایکا چکە ئیسلاح بکە خۆی لەناو دەبا ئەو لە ژینگەی فەسادی ئەو پرۆسەی لە بۆ دەستسەری کە هەروەکو ئێستا لە بۆی چوتە سەری بۆ ئەو دەرفەتە زێڕینانەی کە هاتە پێش بەهۆی ئەو سەرکردانە بە هیچ جۆرێک ئیستیقلال نەکرا و ناشکرێ بۆیە ئەوەی ئێستا دادێ لە داهاتوودا من وای دەبینم وەکو بێ ڕووناچێکمان لێ دیار نییە ناخۆشە بێئومێدی بڵاو بکەینەوە بەس بە پێچەوانەی دوی ئاب کە دەرگاکان کرانەوە ئێستا ئەهلی مفسید درێژەی بە حکومەکەیدا دەرگاکان وا سەبر دادەخرێن زۆر ئێستا پرۆسەکان عکس بوویتەوە زۆربەی وێچووی عکسی ساڵی 92 ئابە ئەوە بڕێک ناخۆشە بەڵام ئیشالە جارش چریش خوای گەورە دەرگەکان دەکاتەوە بەڵێ زۆر باشە بەس ئەوە باسی ناوخۆی کوردستان کەم دەسەڵاتە لەو مێژوی زۆر نەیتوانێت چی بکات درێژەی بەگەندەڵە ئەی لەسەر ئاستی عێراق بۆ من لەو کێشانەی کێمە لەگەڵ عێراقەمانە بە تایبەتی لە مەسەلەی خاک و لە مەسەلەی مافەکانی خەڵکی کوردستان لە بەغداد چیان بۆ خەڵکی کوردستان کردو خۆی ینی ئەمە کە برین دەرفەت هات ئەوەیە ڕاستی ئێمە وەکو حەقیقەت ئاسایشی نەتەوەی ئێمە ڕێک عکسی ئاسایشی نەتەوەی دەوڵەتی داگیرکەرە کاتێک دەوڵەتی داگیرکەر تووشی شکستێ ئەوە بوهاری ئێمەیە و بووە بوهاریش لە بۆ ئێمە کە هەتا ئێستاش عێراق نەیتوانیا خۆی چاکاتەوە عێراق وەکو برێی سڕەکانی ئاشکرا بوو ئەوە نیە ناوی لێنرا شعبی عێراق نییە شعوب العێراقیەیە ئەجە دوایە گەورەترین دەستکەوت ئەوە بوو لەسەر ئاستی عالەمی ئیسپات بوو کە ئەوەی ناوی لێنرا مشکلە کوردیە مشکلە کوردی نەبوو عێراق خۆی مشکلە بوو بەداخەوە سەرکردایەتی کورد هەستی بەو مەوزوعی نەکرد کە ئەو ناوە لەسەر خۆی لا بە بێگا کە ئەمە مشکلە نەبووین ئەوە عێراق خۆی مشکلەیە ئێمەش لێنکاتە مشکلی عێراق مشکلەی شیعەیە مشکلەی سونەیە مشکلەی کوردە و مشکلەی عێراق خۆشیەتی بەڵام ئەوە وەکو برێی بوعدی قانونی هەیە ئەو قسە هەر ئەوەندە نییە قسە کەوتشی سیاسیە نا دەباوی عێراق بە تەوافقی پێدەگوترێت سیستەمی تەوافقی دابڕێژرێتەوە و مەسئولینی کورد بزانن معنای تەوافقی چیەکە لە جیانلاندی شوێن پەیڕەو کرایە نابووی ڕئیس وزەرای عێراق ئەوەندە دەسەڵاتی هەبی ئەمن مافم ئەرێ لە لایوی بی نا دەبوابی هەیئەیەکی فیدرالی هەبی کورد و سونە و شیعەت بەڕاستی دەسەڵاتی کوردی ئەو ئیشانەی نەکردیە بینای عێراقی بینایەکی فیدرالی نەبووە مەفهومی سەرکردایەتی کورد لەوەی زەعیف بوو بۆیە زۆربەی جار مفاوەزاتەکانی کە دێتەوە دەجێڕتەوە ئیجابی بی و وامانگۆ وای نەگوتیا چەند جارێک مەسئولینی عێراق ئاشکرایان کرد نەباسی مادەی 140 بووە نەباسی هەیئەی فیدرالی بووە نەباسی واتانیەت و ئەوانە بۆ با زۆر باسی یعنی دەستکەوتی حیزبیە لە دەستکەوتی حیزبیش دەستکەوتی شخصیە دەستکەوتی کۆمپانیایە ڕزاو تکای ئەو کۆمپانیا یعنی زیاتر ئەوە و ئەوەشان ئەوانیان لە بۆ کرایە هی وەتانیەکە مایتەوە تا ئێستا کە دەبینین و لە ئاخر و ئۆخریتی و ڕاستی بەرەو دۆڕاندن هەروەکو ئێستا دەبین نیوەی کوردستان دۆڕایە و لەولایە تورکیا هاتووە لەولایە دەستی ئەو مخابراتەنە زۆر کەوتە کوردستان یعنی ئەگە ئەو قسەی لە راپۆرتەکەی جێ لێبوو ماگۆڕ کە دەرێ جارێ هەڵبژاردننی کوردستان ئەو لەوێت نیە دزانیەوە معناچە بە معنە پێگەی هەرێمی کوردستان لە وەزارەتی خارجی لە معادلە ئیقلیمی دەولەکان زەعیف بووە زۆر ئەندە مهم نمایە یعنی ڕاستی ژوایە ئەمە هەموو هەست بۆی دەکەین ئێستا چەند لە مێژ دەبیت سەرۆکێک نایەتە کوردستان دۆڕا یعنی هەرێمی کوردستان لە عێراقی زەعیفە ئەوە هەفتەمین جارە بەرپرسانی کورد دەچن لە دەرگای بەغداد جواب بەچێوەیان نادرێتەوە لە کاتێک پارە ئەو وەختەی هەرا ئابوو دەیانگوێ ئێمە مفاوەزاتی ئێمە لەسەرەوەی چۆن دوو دراوسەی چاک بین بابەت چەند دراوسی چاک ناخۆشترین شت ئەوەیە سەرکردایەتی کورد کەس ناڕێ من هەڕەشم کرد یعنی شتێکی باشرەتان خۆ کەس محکەمەتان ناکەێت دەبرێت کە غەڵەتم کرد نۆرەی یەکەشکەیە بابێ
هەم لە ڕووی دووەلی هەم لە ڕووی ئیقلیمی هەم لە ڕووی ناوەخۆی کوردستانیش ئەو وەزعەت چاکە کە چا دەکرێت ڕاستی کوردستان لە دەستێکی ئەمین و شارەزاوی هەرێمی کوردستان بە ماوەی 2 مانگ 3 مانگ کە تا ساڵێکی چاک دەبتەوە وەزعی وای لەوینە بەڵام لەو دەسەڵاتی ئێستا ڕاستی چابوونەوەی زەحمەتە بەڵام کە بەرەز وتت پەیوەندی بەچی ێستا کە پێگەی هەرێم لە عێراقا لاواز بوو کە بەرەز دەڵێ ئەوان حەوجا ڕۆشتون وەڵامیان نادەنەوە بەرپرسانی پارتیویکێتی هیچ سەرکردەیەکی باڵانایەتە هەولێر پەیوەندی بەچیەوە پەیوەندی بە خودی عێراقەوەی کە دژایەتیمان دەکە یاخود پەیوەندی بە هەڵەی خۆمانەوەیە خۆی باشتەک برین یعنی دەرێن ئەرێ گورگ مەڕی خوارد کەواتە خەتای گورگە کاکە گورگ لە ئەسڵدا وای لە بۆ دانرایە مەعیدەی ددانی تەبیعەتی دەبی مەڕی بخۆ داگیرکەرە کۆتایت ئەوە خەتای خۆمانە ئێمە نازانین لە ناوخۆ بەو شێوە پەرتەوازە ئەرێ دەرێن یەک ڕێزی وڵا 100 جار ئەمنیش لەگە یەک ڕێزمە بەڵام چۆن ئەمن یەک ڕێزم لەگەرە تو ئەتۆ هەم ماڵ و سامانی منت بردیە خۆت و عائیلە و دەوروبەرت تێر کردیا فول کردیا ئەمنیشت برسی کردیا میلەتت برسی کردیا یعنی مارە پێشمەرگەی قوربەسەر ئێستا نان نییە بخوا مارە ئەنفار موچەخۆر یعنی کەم ئەندام یعنی هەمووت بێ ئیش کردیا خۆشت فول کردیا وەڵاوە وەرە یەک ڕێز بین یەک ڕێزی وا چۆن دەبیت کە نایکن کەس نایکە ئەم دەرەتەوە نارێ یەک ڕێز یار ناو لێنە یەک ڕێز دەنا وەرە دەرێ تو خزمەتکارم بە باشە خزمەتکار شتم بەڵام ساڕێک 2 سەر ئەو 27 ساڕە کۆتایی نەهات خواردن یعنی ئەمە ئەو نەزەریەش کۆتایی هات گوتیان هەتا یەک تێرەبی کاکە تێربوونی نییاوە ئێستا لە هەموو کات خراترە لەو دەمەی سا ئەو تاڵانەی ئێستا دەکرێت ڕەنگە پار یەکجار وها نەبووە بەو شێوازێک باپەلەتر یعنی هەتا زیاد بی وەکو برێ حرەکەی تاڵانی زیاتر دەبی یعنی هیچ حد و حدودەچی نییە بۆیەمان بوو بم عێراق و تورکیا و ئێران و سووریا و نازم وڵاتانی دنیای دەبین نەک هەڵاوە هەڵە نییە ئەوەی ئێستا لە کوردستان دەکرێت و منهەجی ئیشکردنی ئەو تەبەقە گەندەڵەیەکە لە کوردستان وایە ئەم پێم عەجیبە ئەگە یەک ئومێدی بوانە هەبی و حتا معارەزەم زۆر بە جێلیان دەزانم کە دەچنە ناو هەڵبژاردن و دەچنە ناو پرۆسە و دانیشتن لەگا تەبەقەی گەندەڵەوە 27 ساڵە دەیبینی هیچ شتێکی ڕاست نییە ڕۆژ لە ڕۆژ خراترە هەر مەرحەبایەکی بکەی زەرەرتە لە هەڵبژاردننی ئەو جارە چیان بەسەرهێنان لە هەڵبژاردننی داهاتوو معارەزەی هەر وەکو برێ ئیفلاس دەکەن ئەوە چ جۆرە ئیشکردنێک کە دەبی بیر لە جۆرە ئیشکردنێش بکەن بەو هەڵەقە لە بەو پەرتەوازیی نەبی میلەت و ڕێکخراوەکان و هەموو لایەنی مەزلوم دەبی لە ئیتارێک کۆ ببنەوە کە کۆبوونەوە ئەو جاهینێ ئاسۆی ڕووناچی ئاسۆی کوردستانی ڕاستەقینە بەڕێی من دەردەکەی بەڵێ سوپاس دەکەین ناوبڕێکمانێ دوێ ناوبڕەکە دەگرین و لای بەڕێزت بەڵێ بینەدانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر Introducing the LG G6, the big screen that actually fits in your head. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارandایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون
کە سەرجەمیان داونلۆندیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9,000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7,000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30,000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40,000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەربان دادەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 0 224 75 74 یان 0 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان. مامۆستا مەسعود بەڕێز پێشتر باس لەوە کە لە ئەستی عێراق شتێکی ئەوتۆ نەکراوە، بەڵام ئێمە دەبینین کە پێشتر کێشەی خاک کەبوو لەگەڵ عێراق کێشەی کورد، بەڵام ئێستا کێشەی کورد مەسەلەن ماوەیەک لەمە پێش کێشەیەوە بوو کە موچەی 2,000 بەغدا دەینێرێت. ئایا موچەی هەموو وەزارەتەکانە پێ دوای ئەگەر مەلەفی عێراقی بوونم نە مەلەفی کێشەی کورد لەگەڵ عێراقە لە دەست ئەم دەسەڵاتەدا بێت، چاوەڕێی چی تر دەکەین لەگەڵ بەغداد؟ وڵاهی ڕاستیەمە هەموو کەس ئەوەی دەزانی، هەنی کەلچەوەی نەمایە مناقش لەسەوەی بکەی برێ ئەو دەسەڵاتە ئیشی پێدەکرێ و واز احتیارە پێی ناکرێ و مەجالی چەو پێی بکرێت، چکە ئەمە کە باسی دوی ئاب و دەستکەوتەکانمان کرد. ئێمە ڕئیس جەمهورمان لە عێراق هەبوو، نیسبەی 170 لە ناوجەیش بە قووەت بووین، بوونی دیبلۆماسیەتمان وەزارەتی خارجی یان زۆر ئیشی گەورە لەدەست بوو پێی نەکرا. ئێستا بەو پێگە بچووکەی ئێستا و سزا و هەندێک سەرکردە مەلەفی دەولیان داخرایە و هەندێک ڕەنگە تووشی دادگایی عێراق من و هەندێک مەلەفیان هەیە و حتمان عێراق داوای ئەو 100 ملیار دۆلارەی سەرکردایەتی کورد دەکات لە دەرەوە. ئەوانە هەموو لە پێشدا سەرکردایەتی کورد بەو مەلەفە ناشیرن و پیسەی ناتوانی داوای هیچ وەکوبرەی دەستکەوتێک لە بۆ کورد بەدەستبێنیت، تەنها دەتوانین دیفاع لە خۆی بکە لە ماڵ و سامانە حرامەکەی کە ئەیجاکە پێی بکرێ. بەڕێی منەوەش پێ ناکرێ. باشترین ئامۆژگاری لە بۆ سەرکردایەتی کورد ئەوەیە ئەو 116 ملیار دۆلاری لە دەرەیە وەڵاهی نابتە ئیویەوە تا بینیمان ئەو سەرکردانەی کە پارەیان هەبووە لە دەرێ کەس نەیتوانێ بیهینتەوە. ئێستا بیهینەوە بیدەنە ئەو فەقیر و هەژارەی ناو میلەت، بیدەنە پێشمەرگا، بیدەنە کەم ئەندام، بیدەنە موچەخۆر کە قەرداریانن، یعنی بیدەنە مارە ئەنفار، مارە فەقیر و هەژاری تر زۆر گونا هەژار بچی خۆی بسووتێنی، مارە هەژار قەردار کرێکی قوربەسەر، یعنی ئەوانە هەموو وا چاکە ئەوانە بدرێت ئەوان و مشکلی کوردی پێ حەل دەبی و ئەو کاتی تەباهی و تفاقیش دروست دەبیتەوە. پێشەوەی کە عێراق دەستی لە بۆ باو دێشتان بستن توانێ لە دەست هەمومان دەچی. بۆیە سەرکردایەتی کورد هەتا ئەوەی لە مێشتی دابی کە وا بزانی اقتصاد ئەوەیە کە تو ملیاران دۆلار لە دەرەوە هەبی اقتصاد کاکە ئەوەیە ئەتو ژێرخانی کوردستان لە صناعات لە توجارەت لە زراعات هەرسابی ئەوە اقتصادا قووەتی اقتصادا کە قووەتی سیاسیش بە قووەت دەکەن نەگەت و هەندە پارە دزیبی لە دەرەوە داد نابی. ئەوە نەزەرێکی زۆر غەڵەتەوە و هەندێک مستەشار هەیە ویان تێگەیاندینە وەرزان بەو شێوازەیە. بۆیە سەرکردایەتی کورد بەو وەزعی ئێستای ڕۆژ لە ڕۆژ تەنها دەبی چاوەڕێ بکەین پێگەی کوردستان زەعیفتر بکە. ئێمە ئەگەر پار لە بیرت بی لەو شوێنەی دانیشتوین باسمان دەکرد کە پێگەی کوردستان بەرەو زەعیفی دەڕوا. ئێستا چەندە زەعیفەوە دەیبینین. ساڵی پێشتر باشتر بوو. بە تاکید شەژمانجی داهات و ساڵی داهات و زۆر خراتر دەبی لەوەی ئێستا ئەوە ڕەشبینی بڵاوکردنەوە نییە. و حقیقەتە کە پێشترش چۆنمان باس کردێ. ینی دەبی بەخۆکەین دەبی وەزعک دروستکەین نازانین بەڵام نازانین چ بکەین. بەڵام ئێستای کەتی و پارتی بانگەشێوە دەکەن کە بۆ نمجارش بۆ پێکێنانی حکوومەت مەسلەی مادەی 140 ئەولەویاتیانە، مەسلەی پێشمەرگە، مەسلەی خاک بەڕێزیشت پێ دوایە نێگەر و توێژێک بکرێت تەنها لەسەر پاراستنی ئەو سەرەت و سامانە دەبێت کە بە گەندەڵی کۆیان کردێتەوە. هەرچی وا دەرێن چەند ساڵش گۆترایە
و ئەو حەفت جارە دەچنە بەغداد ئەو مەوزوعانەی کە دەرێن باز نەکرایە و لە کۆتاییش دەیبینین شەڕەکە لەسەر هەندێک پۆستی سەر و کۆماریان لە بۆ فلان حیزب دەبیان لە بۆ فلان شەخص دەبی و نسبەت لە داهات و پرسی نەفتە ینی لەوانە زیاترنەوە هەنداش پرسی شەخصیە پاکردنەوەی هەندێک مەلەفە ئەگەر بکرێ بەڕام بەڕێی من ناکرێت لەبەرەوەی عێراق وەکو سەردەمی سەدام حوسێن نیە بریارەوە سەدام عەفوی کردم تا عەبادی ناتوانێ ئەگە عەبادیش عەفو بکە دادگا هەیە پەرلەمان هەیە دەسەڵاتی چوارەم و پێنجەم هەیە ڕاستی بە ئاگاداری ئەوە بن بەو شێوەی دەرناچن ئەگەر هەیە مەلەفەکان و ئابزانم هاشا بۆیە ئەوانە لە ژێر سای ئەو شکستەی کە تووشیان بووە سەرکردایەتی کورد ناتوانانی دەستکەوت لە بۆ میلەتی کورد بێنی وەکو پێشتر وەمان گوتەوە واش دەرچووە و ئێستاش دەیبینین بەڵام خۆی یان نقطەشکە هەیە ئەوانە کە خەڵک لێی بێ ئومێد وە معارەزەش ناتوانانی یەک بگری نەیتوانی ئەمە نازانم عەقڵی معارەزەش بچووکە نەیتوانی لەبەرەوەی میلەتی کورد ئێستا لە قۆناغەکی یەکجار زۆر بێ ئومێدیدایە باوەڕی نە بە هەڵبژاردنمە نە بە مفاوەزات لەگەر بەغدا و عێراقمە نە بە مستەقبەلمە و نە بە کوردایەتی نە بە دەوڵەتی کوردی ینی هیچی نمایە ئەوە وەزعی زۆر خراپ ڕوبەڕووی کوردستان بوویتەوە هەرچەندە ئەوە وەکو برێ عیبارەیەکی ئەمنی ناخۆشە ئەوڕۆ لە کوردستان باس بکەین بەڵام حەقیقەتیشە ینی جاروێ پرسیار وای لێ دەکا هەندێک لەو نهێنیانە ئاشکرا بکەین ئەوە لە ئەم حەز دەکەم یەکەیەکە خەڵکی کورد بچی لە عاقڵمەندان لە سەرکردەکانیش بپرسی بزانە هەمووی ئەو جوابەی پێیانەکە ئێستا وەزعی کورد وەزعی زۆر زۆر خراپە و دەسەڵاتی کوردی بەهۆی ئەو نەزانینەی خۆی بەهۆی ئەو تەوەجوها گەندەڵیەی خۆی هەرێمی کوردستانی ئەوە تووشی هەڵدێر کردیە بەشەکی هەڵدێرایە بەشەکی کەمی مایە نازانین چۆن ئەو بەشەی ڕزگارکەین لە ژێر سایی ئەو شوفێرەی کە سیارەکەی بەدەسا من دڵنیا نیم کە ئەو بەشە کەمەی ماشە ئەوەشمان پێ پارێزگاری لێ بکرێ بەڵە زۆر باشە بەس ئەوەی کە بەرز ینی پێشتر باسکرد مەسەلەی کە پێش مەسەلەن ڕفراندۆم سەرکردەی زۆری وڵاتان داهاتن بۆ عێراق داهاتن بۆ هەرێمیش ئەمە هیچ پەیوەندێکی بە بەهێزی پێگەی هەرێمەوە بوو ینی کە ئێستا سەردان هەرێم ناکەن عێراق ڕێگەیان نادە یاخود پەیوەندی بە چیەوەیە مەسەلەن ئێستا زانی شتەکەیە خۆی پێگەی هەرێم زۆر بەرز بوو ئەمە وەکو برێ ڕئیس جەمهوری بەڕێز مامجەلال ڕاستی کەسێکی شایستە بوو لە شوێنێ و شایستە زۆر بە دیپلۆماسیەت بوو حەولی دا دیپلۆماسیەتی عێراق ئیستیقلال بکات لە بۆ کوردستان بنێری ڕاستی ئەو ئیشەی دەکرد لەبەرەوەی پێگەی کوردستان هەم لەسەر ئاستی عێراق هەم لەسەر ئاستی ئیقلیم هەم لەسەر ئاستی جیهان زۆر بەرز بووە قەراراتی هەبوو بڕیاری 688 بوو عێراق لە بەندی حەوت بوو بڕیاری 986 تایبەت بوو بە کوردستان دیسان نزیکەی 65 بڕیار هەبوو زۆری عیلاقی بە کوردستان و عێراق ڕاستە لە ئەوەکەی وا نووسرایە مەلەفەکە نووسرای کوێت بەڵام عیلاقی بە کوردستان چ بوو تەعامولەکان گەشەی کرد زانە زۆر گرنگە ئەو قسە ئەگەر زۆر جوان جێمان لێ ڕابگری تەعامل لە ئاستی دووەلی لەسا با برێم ئاستی ئینسانی ئاسانە بەڵام کە چووە سیاسی بڕک زەحمەت دەبی کە چووە قانونی دەبی چوارچەوەی قانونی و قانونی دووەلی بیگرتەوە بەڵام کە چووە عەسکەری یەکجار زۆر قورسە لە بینی دەوڵەت و دەوڵەت ئەجە چجای لە بینی دەوڵەتانی گەورە و ئیقلیمی کوردستان تەعاملی کوردستان گەیشتە ئاستی عەسکەریش لەگەجیان بەڵام سەرکردایەتی کورد زۆر نەشارەزا بوو ڕاستی بە تایبەتی ئەو ڕێککەوتنامەی 22 تەمموزی ساڵی 2016 مۆر کرد کە 8 ماددە بوو ڕاستی زۆر بە نەشارەزای ئەوانە ئیمزاکرا کە 7 ماددە ئەرک بوو لەسەر کوردستان و بچی مووسڵ بگرتەوە و بەشداری شەڕ بکا و بکشێتەوە و یان لە بەرامبەردا داوای 415 میلیۆن دۆلار کرا نازانم ئەمنەوە کەیف خۆیت چۆن جواب بدەنەوە ئەمن لە لای من بە هیچ نەوعەکی داوای پارن چکە 415 میلیۆن دۆلار چیە هەر مەسئولەکی گەندەڵ لە کوردستان بگری 415 میلیۆن دۆلاری هەیە لێم دەستان بەڵام داوای چیم دەکرد داوای هەیئەی فیدرالی عێراقم دەکرد کە ئەمن دەبی ئەندام بم لەو سێ بەشەی بەشێک ئەمن بم کە حەق خۆشمانە و تەوافقی بێ عێراق دانی پێندرایە و لە هەمووی گرنگتریش مادەی 140 دەبی جێبەجێ بکرێ و زەمانەکی دووەلیش هەبی لە بۆ من کە کەس نەتوانی هێرش بێتە سەرم بەداخەوە لەو نامەی تیلرسۆن زۆری لەوانە تێدا بوو کە لە بۆ سەرکردایەتی کوردی نارد من نازانم هەیە دەرێەوە نامەیە ڕازین بەڵام ئەو نامەیە بە ئینگلیزی و بە عەرەبی و
بە کوردی هەیە و ڕاستەقینەشەوە کەس ناتوانانی بەڕسمی نەفیکاتەوە بەڵام خۆ وەزارەتی خارجی ئەمریکی هیچ دەمەک نهێنیەکانی دەما و دەست ئاشنایی دەبی 10 ساڵ کە 15 ساڵکە پێ بچی ئەوجا وەسایقی ئیزن دەدەن ئەوە عادەتی خودی هەیە جاروێ وەسایقەیە هەتا 40 ساڵان ئەوجا ئیزن دەدەن بەڵام ئەوانەیە هەموو تێدا بوو بەداخەوە ڕێز لەو نامەیە نەگیرا و ئێستا ئەشوا دەبین لە چ وەزعەکداینە هەرێمی کوردستان زۆر لاواز بووە ڕاستی بەڵە زۆر باشە بەس بەرەز وتە و یەکریزێک کە پارتی و یەکێتی بۆ نمونە چش داوە لەلایەنەکان دەکەین با بڕۆن بۆ بەغدا بەیەکەوە بۆ بەرژەوەندی کوردە پێ دوایە یەکێتی و پارتی مەسەلەی دەیانەوەی خزمەتکار بی ئەو جەر ئەوان بەیەکریزی تێی دەگەن بە بۆچوونیەوە والله من زۆر دەزانیت حەزەکەم بین تەبەقەی گەندەڵ چکە نا بابرین هەموو پارتیش خراپن نە هەموو یەکێتی و نە هەموو لایەنەکانی تریش بەس تەبەقەی گەندەڵ زوڵم هەم لە قەواعیدی پارتی دەکەن یعنی ڕەنگە ئەندامی مەکتەبی سیاسی هەبی لە گەندەڵی نە ئارابی ئەندامی مەکتەب یعنی ئەوانە هەیە ئەو شتانە لەبەیە وەکوبری ورتر جوانترین کەلیمە لە بۆ کوردستان تەبەقەی گەندەڵە کە تەبەقە نە لەسەر حیزبەکی دەوەستی و نە لەسەر منطقەی جغرافی لەسەر ئەنسەری کوردستان هەیە تەبەقەکە باڵاترە ئەقەلیەتن ڕەنگە زۆر کەمایەتی ئەوانە بزەبە دوای دەوێت تو بی لە خزمەتی وی بی چۆنیەتی وەکوبری بەرجەستەی گەندەڵەکەی بکە بە ئاسانی ئەجە ناوی لێدنێ کوردایەتی ناوی لێدنێ وەفدی هاوبەش ناوی لێدنێ یەکڕێزی جاروێ ناوی لێدنێ ئاسایشی نەتەوەی ئەوانە هەموو یەک پرۆسی جیاجیان بەڵام لە بۆ یەک ماهیەتن لە ژێرەوە ئەوەی ئێمە بینیومانە لەو 27 ساڵی لە کۆتاییدا ئیشی گەندەڵەکەی جوان ڕۆیە باقی ئیشەکانی تر نەڕۆیەکەواتە ئەو تەبەقە گەندەڵە زانیتی ئیش بکە ئەوانی تر نەیزانێ ئەمە لەبەرچی درین دەرز لە دووی ئاب وەرگیرێ هەر حیزبك هەر جەماعەتك هەر کەسێک ئەهلی موسلح دەرێن نێزی چێ و تەبەقە گەندەڵەکەوی عینوەکی کوێت و عێراقی لێ دێ چۆن سەدام چی بۆیان کرد هەر لە پێش چاویشمانە ئەو حیزبانەی کە لە دەورەی تەبەقەی گەندەڵی سووران سوون ئاخیری بەسەر و جێلاک شکاوی ناردرانەوە ڕێزی میلەت الحەمدولillah ئێستا باشە یعنی وازم حیزبی وانمایە بەڵام وازم کەس ناوێری نێزێک ئەو تەبەقە گەندەڵی بکەی بۆیە باشترین چاسەر ئەوەیە ئەوانەی کە خۆیان بە ڕێزی بەرەی گەلدادنێن دەبی یەک دەست بن نابی بەو ناوە جیاجیایە دەبی کۆتایی پێبێ بەڵێ زۆر باشە سەبارەت بە مەسەلەی پێکهێنانی حکوومەت کە ئێستا دواکەوتووە نزیک دەبێتەوە لە 3 مانگ ئێستا باز لە فشاری نێودەوڵەتی دەکرێت واتە باز لە فشاری ئەمریکیەکان دەکرێت بۆ مەسەلەی ئەگەر لایەنەکان نەگەنە ڕێکەوت بۆ حکوومەتی کاتی بەڕێز دۆخی عێراق چۆن دەبینی پێ دوایە بەرەو ئەوە دەڕوا کە حکوومەتێکی کاتی پێکبێنێ نەتوانرێت لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان ڕێککەوتن بکرێت ئەم پێم وایە عێراق مادەم دەوڵەتە موسەساتی هەیە ناکەوێتە فەراغێکی دەستوری وە ئەنی ئەوەندە ما باخەمی عێراقمان نەبی عێراق لە بۆ خۆی هەیە و وجودی هەیە و دەوڵەتی هەیە حتمما دروست دەبی حکوومەتی چ کاتیبی و چ کاتی نەبی و بەڕای من ئەمە ئەوەندە وامان دەزانی یعنی ئەوە تەیاری سەدری لەگەر مالێکی ناکۆکە ئەو لەگەی ئەوها نییە مادام یەک مەرجەعیان هەیە لە کۆتاییدا کە هاتە سەر خەتی سوور یەک دەگرنەوە ناو حکوومەتە دروست دەبی ئەم پێم وایە حکوومەتی عێراق لە ئاخری دروست دەبی لەو نزیکانەوە ئەوەی کە هەشا ئەم ئێران هەم ئەمریکا هەردوو لە حەزیان لێە یعنی وەکوبی لە عێراق زۆر جار مەسلحەتەکانیان لێک نزیک دەبتەوە هەر لە حەزیان لێ حکوومەتەکە دروست بی چکە ئەمریکا لە شەرق الئەوسەط وەزعی زۆر باش نییە لە سووریا لە لبنان لە وڵاتانی دەوروبەر لەگە سعودیە و خەلیج پرسی یەمەن هاتنی رووسیا دروستبوونی جەمسەرێک لەسەر ئاستی ئاسیا نەک لەسەر ئاستیا معالم ئەوە هەموو کێشەی گەورن لە بۆ ئەمریکا بۆیە زۆر پێخۆشە کە عێراق ئەو بەو نیازە هاتە ناو عێراقە دیموکراسی و ئەوانت لێ پەیڕەوکە ئێستا ئەزمەوبی و دروست نەبی پێخرا بۆیە یعنی وەکبری ئیرادەی بەقوت لەسەر ئەوەی هەیە حکوومەتەکە دروست بۆیش کوردستان دەکاتە قوربانی عێراق یعنی کوردستان لێک لە نیشانەکانی زەعیفی پێگەی ئەوەیە جارش کە نەزەریەی تەزحیەت جزء من ئەجل الكل هاتەوە سەر هەرێمی کوردستان لە دیبلۆماسیەتی جیهان لە علاقات سیاسی و دووەلیەکەی بڕک دابڕە هاتەوە بچووک بۆ
لەبۆ عیلاقاتی مخابراتی و زەختکردن و قزمەتکردنی فلان دەوڵەت و تەسحیەدان لە پێناوی ئەوانە هەموو زۆر گرنگن بە وردی باسی بکرێت. دوا پرسیارم زۆر بەکوی سەبارەتەوەی کە بەڕێز کەمێک ئاماژەت پێدا پێشترەوەی کە برێت ماگۆڕک لەگەڵ چەند بەرپرسێک کۆبۆتەوە کە باسی لەوە کرد و هەڵبژاردننی کوردستان لە پێشینە نییە بکاری لە پێشینە نییە بۆ ئەوان بەڵکو دانەوە و دۆخی کێسا لە عێراقی و چارەسەر بکرێت. پێدو ئەمەش پەیوەندی بە لاوازبوونی پێگەی هەرێمی کوردستانەوەی لە لای ئەمریکیەکانیش بە کورتی بە سپاس دەکەین. بە تاکید یعنی ئەم برێت ماگۆر دووبارەی کردەوە کە هەندێک سەرکردەی کورد هەیە پێی گوتونەکە کە ئەمریکا ئێوەی قبول نییە بۆ خۆتان بەس حیزبایەتی بکەن سیاسی مەبن و پێی باشە لە عێراق عەبادی ڕێژەرابی و کەسێکی چاڵاچ لە کوردستان کە دیاری کردێ لە بۆ ڕێزەمون ئەوەشی باس کردیا داوای لە حیزبەکان کردێ پشتیوانی ئەو کەسە بکەن زیاتر یعنی یان لایەن لە کوردستان وەکو بێ اعتراف تقریبا بە سێ کەس دەکرێت سەرۆک وەزیران جێگرەکەی و لە دەرەوەی ئەوانش بە کەسایەتێک کە چاڵاک بۆ پێشتری نایب ڕێژەرای عێراق بووە زیاتر ئاویان دانایە لە بۆ ڕێز جەمهور بەڵام نازانم چەندە ئەوەش دەکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مەسعود عەبدولخالق سەرۆکی دەستگای ستاندارد بۆ توێژینەوە ڕاگەیاندن کە لەم بەرنامەیە لەگەڵ ماڵی سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران تا بەرنامەی تر خۆتان.